جارێکتر سڵاوتان لێبێ ئەزیزان گەڕاینەوە بۆ تاواکردنی بەرنامەی چاوپێکەوتن لەگەڵ بەڕێز دکتۆر مەحموود عوسمان. دکتۆر باسی کێشەکانی هەرێم و بەغدا ینی هێزی دیجلە دامەزرا، دواتر هێزی دیجلە هێزی جەزیرەشی بەدواتە هات. پێشتر چەند کێشەیەک هەبوو لەسەر هێنانی هێز بۆ خانەقین و جەلەولا، هیچی چارەسەر نەکراز و پێت وایە کە ئەم جارە کورد بتوانانی ئەو کێشانە لەگەڵ بەغدایەک لای بکاتەوە؟ وڵی وابزانم ئەوانە زۆر گرنگە ئیمڕۆ باسمان کردێمە لە کۆبوونەوەکان، پێش ئێستاش باسمان کردووە. ئەوانە بەغا بتوانێت چارەسەریان بکە وەکو سەرەتایەکی نیەت پاچی حسابەکرێ و تاسیرەکە لەو گفتوگۆ ئەکرێ، واگەر چارەسەریان نەکا ممکنە تاسیل لە هەموو دیالۆگەکە بکە بە شێوەیەکی نەگەتیڤ. ئێمە ئیمڕۆ شتێکمان وت لە ناو کۆبوونەوەکە ئەویژەوەیە دیجلە ئەتوانێ بمێنێ جززیرە بەڵام نابێ دەست بخەنە ناو کاروباری ناوچە دابڕێنراوەکان ناوچەکانی کوردستان. طبعاً ئەوەش ئاسان نییە چوە ئەوانە لەو منطقانە دروستکراون کە ئەو پارێزگایانن کە ئێمە بەشێکین لەو پارێزگایانە. لەبەرەوە ئەوە یەکێکە لەو خاڵانەی کە ئەو وەفدەی کە ئەچێ دەیەوێت پێشەکی ببینێ کە چارەسەری بۆ ئەوانە هەیە وەکو سەرەتایەکی نیەتپاچی بۆی بتوانن گفتوگۆ لەسەر شتە گەورەکانی تر ئەگەر ئەوە نەکرێ ممکن تاسیل لە هەموو گفتوگۆکان بکە. بەس لەوە دەکرێت کە فشارێکی ئەمریکی بەهێز هەیە لەسەر هەرێمی کوردستان و لەسەر سەرکردایەتی سیاسی کوردی کە ئەو کێشانە لەگەڵ بەغدا چارەسەر بکات. یعنی بۆچی ئەمریکا هەتا ئێستا بەو شێوەیە پاڵپشتی نووری مالیکی و حکوومەتەکەی دەکە؟ ئەمریکا سیاسەتی کۆنیش هەروە بووە بە قەنەعەتی من دائیمە زیاتر پاڵپشتی لە حکوومەتە مرکزیەکان کردووە. مەسەل ئەوە نییە بڵێ نووری مالیکی ئەوانە، یعنی حکوومەتی بەغا، حکوومەتی ئەنقەرە، حکوومەتی دیمەش، حکوومەتی تاران، حتا کێشەشێ بێ لەگەڵی، چونکە ئەڵێن ئەمە یەک وڵاتەوە یەک پارچەیە وڵاتەوە تۆ بەشێکی لە وڵاتە. لەبەرەوە دائیما ئەو سیاسەتیان هەبووە نایانەوێ وە کێشەی نەتەوەی کوردیش تا ئێستا نەشوە سەر ئەجندەی ئەمریکایە، ئەجندەی نێونەتەوەی بڵێن وەکو نەتەوەیەک حسابی بۆ بکەن تا بڵێن تۆ کێشەی جیاوازت هەیە، تۆ بەشێکی لە عێراق، تۆ بەشکی لە تورکیا، تۆ حسابی ئەوانە ئەکەن. لەبەرەوە زیاتر بەلای مەرکەزا داشکێنن و لەم دوایە ئەوە زیاتریش بۆ چونکە مالیکی ئەوان وا تەسەورەکەن کە مالیکی ناڵێم تەئیدیەکەن لە هەموو شتێ، بەڵام وا تەسەورەکەن مانی وەکو تۆزە ئیستیقرارێکەوە ئەو هەموو ئیتفاقەکان لەگەڵیان جێبەجێەکە و هاوکاریانەکە و تەسەورەکەن ئەگەر ئەو بڕوا ممکنە شیعەیەکی تر بێ زیاتر مەی لەو ئێران بێ بە قەنەعەتی خۆیان. لەبەرەوە تا حەدێ پشتیەکەن و لەم قەیرانەی ئاخر کە ئێستا ئێمەتیایەن هەڵویستیان باش نەبووە. ینی مەسەلەن کێری هاتووە لە بەغا نە کوردێکی دیوە نە کوردێکی لێ ئێستا لە مختار لە بەغا نەهات بۆ هەرێم بزانێ ئەمە هەموو عالەم بۆچی کۆبوونێتەوە کێشە هەیە. تەلەفۆنی لەوێ بۆ کاک مەسعود کردووە وایتەوە خۆ کردووە کاک مەسعود بچێ لەوێ ببینێ شتێکی سەیرە بەنسبەت ئەوانەوە. لە پاشا ئەوانی کە مەسەڵەن ئەو پێرێ وەفدێک هاتووە بۆ لای کاک مەسعود مەکێرگ ئەوەی کە بریار بوو بێ بە سەفیر نەبوو داوا ئەکاکەوا وەزیر و پەرلەمانتار بگەڕێنەوە بەغا بۆ نمونە. یعنی شتێکی واوە لە ساز پێی دەستوریشی خۆتان بکەن و حیوار بکەن وانە، یعنی فشاری ئەمریکا زیاتر هەر لەسەر هەرێمە زیاتر لەوەی لەسەر حکوومەتی بەغا بێت و ئەوە شتێکی طبیعی نییە بەڕاستی. ئەمریکیەکان ئەزانن کە ئێستا ینی بەپی ئەو وەیکە وەزیری دەرەوەی ئەمریکا ئەو مەسەجەی هێنا بۆ حکوومەتی عێراقی کە ئاگدارن لەوەی کە ئێران ئەجوای عێراق ئیستیغلالەکات بەکارەهێنێ بۆ گواستنەوەی چەک و تەخەمەنی بۆ سووریا. باش لەم کاتەیە کە ئەمریکا زانێ مالیکی پاڵپشتی سووریا و ئێرانەکات، بۆچی ئەو پشتگیریە هەر بەردەوامەیان؟ پشتگیری ناتوانانی بڵێ پشتگیریە، بەڵام ئەیانەوێ ئەو واقعێ ئەویان پێ باشترە لە واقعی تر کە ڕوو بدا. لەبەرەوە هەوڵە دەن ئەو لە جێ خۆی بمێنێ و ئەڵێن ئەم ساڵی ماوێتی تەواویەکە زۆر ڕێیاوان نییە دەورەی سێهەم ئەگەر بکرێت طبعاً
وەیانەوێت کێشەکان لە بینی سونای عەرەب و ئەو لە بینی کورد و ئەو بە پێی دەستور جێبەجێ بکرد نەکەر ئەوە بەڵکو ئێستا مەسەن کێری چووە تورکیا زیارەتەکەی بە تورکیا خاڵێکی سەرەکی لەو زیارەتە ئەوە بووکەوە پەیوەندی بین تورکیا و عێراق چاپ بکاتەوە وحتا ئیشارەتی بۆ تورکێشداوە لەو تەسیحاتی لەوێ دراوە دەڵێ کە تەعامل لەگەڵ نەوتی عێراقەکەن ئەبێ حسابی حکوومەتی بەغا بکەن بێ بەغا هیچ مەکەن مامەنا بێ ئاگاداری ئەوەش ئەو حسابانە ئەگرێتەوە کە بینی ئێمە و لە بین تورکیا هەیە لەبەرەوە هەڵبیستیان بەو شێوەیە تەمانەوان گلەی گەورەیان لە عێراق ئەوەیە کەوا عێراق ماوە ئەدا چەرکی ئێران بچێ بۆ سووریە و یارمەتی ئێران بچێ بۆ سو بەنەو ئێرانە نایەنوێت زیاتر فشار لە حکوومەتی بەغا بکەن ئەترسن ئەو فشارە وا بکە زیاتر بەرەو ئێران بیبە ئەو حکوومەتە دەیانەوێت تۆزێ لەو ڕۆ حتا لەگەڵ تورکیا ڕێبکەوێتە بۆی عێراق ئەوە نەی چووە بەرەو ئێران زیاتر نەچێ بەرەو ئێران لەو ململانی کە ناوچەکە هەیە بەڵێ کاریگەری ئەم وڵاتانە ئێران تورکیا قەتەر سعودیە لەسەر ئەم کێشانی ئێستا لە عێراقدا هەیە ئایا ئەو وڵاتانی ئەقلیمی بەشێکن لە کێشەکان یاخود تەنها سیرکەری کێشەکانە نەخێر تقریبان بوون بە بەشێک لە کێشەکان لەبەر دووهۆ هۆیەکی ئەو ململانەیە کە لە سووریا هەیە بەڕاستی و بەپێی ئەو ململانێژ ئەنجامەکەی چیە بێت تاسی زۆر لە عێراقەکە هۆیەکی شێوەیە کە ئێستا لە ململانی سیاسیەکان دەرچووە تەنها ململانی تایفیشی تێکەوتووە سونە و شیعە بە ئاشکرا تورکیا پشتی سوناگرێ قەتەر و دەوڵەتانی تر هەیە دەوڵەتی ئیسلامی هەن پشتەگرن و ئێرانیش تەبعاان سابکاکەوە حکوومەتی بەغا مەسەی لوبنانە حیزب اللهە بەشارە ئەمانە لەساز بیەوێ لە کامپی خۆی لەملا جەبهەیە خۆی تەماشا بکە لەبەرە ئەو سەراعی سونی و شیعە وای کردووە کە دەوڵەتانیش دەسیتی ئێران زۆر بە زیاتر دەستی خستۆتە ناو کاروباری عێراقەوە تورکیا ئەوێ دەست بخاتە ناو کاروبار دەستیشی تا هەیە و قەتەر و سعودی و بەعزێ دووەی خەیجی لەگەڵ تورکیا هاوکاریان هەیە تورکیا تقریبا زیاتر سەرکردایەتی کارەکە ئەکایە تەوجیه کارەکەکە بەڵام ئەوانیشیتیان ئەمە گرنگە طبعاً و بەشێکیشە ئەم ململانەیە کە هەیە تقریبا تەسیرێکی هەیە و بەشێکە لەو ململانەی بینی ئەمریکا و ئەوروپا و ئێران لەسەر ئەتۆم یعنی ئەوەش تەسیری کردووە لە ململانەکە زۆر جار یعنی بیستین کە ناکۆکیەک هەیە لە نێوان لایەنە سیاسی کوردیەکاندا سەبارەت بە بارودۆخی بەغدا هەتا لە مەسلەی نووسینی ئەو نامەی کە بۆ بەغدا دەچێت هەتا لەسەر مەسلەی ئەوەی کێ ئیمزای ئەم نامەیە بکامانە هەمووی ناکۆکی لەسەر هەیە ئەمە تا چەند کاریگەری لەسەر هەڵوێستی کورد وەک کوردە لە بەغدا یعنی بەغدا بەمە ئەزانن یاخود ئەمە هێشتا شاراوەیە لە ناو هەرێمی کوردستان بەغدا وای چاوەڕوانە کرد کەوا ئەم هەڵویستەی کێسە کورد وەریگرتووە هەموو لایەنەکان وەری نەگرن هەندێ وەریگرن هەندێنێکن بەڵام بە پێچەوانی بۆ چوونەکانی ئەوان کورد ئێستا هەڵویستی یەکە لەمە هەم بە یەک و کۆبین و بە یەک و بریارە دێن وەفدەچێ هەردوو لایتە ئۆپۆزیسیۆن و دەسەڵات بریارەکان وایە بەیانەکان وایە ممکنە بەعزێ ناکۆکی لەسەر خاڵێ ئەمە ئیمزا ئەوانش چارەسەرەکرێ شتێکی وانە کە چارەسەر نەکرێ وطبعا من ڕئیم وایە یەک ریزیەک پیا بۆ ئێستا بەڵام ئەو یەک ریزیە ڕەنگە دائیمی نەبێ بۆچی چونکە بناغەکەی ئەساسی نییە من ڕئیم وایە وەختی یەک ریزی دائیمەتوانین دروستکەین اتفاقی استراتیژیمانە بێ هەموو حیزبەکان ئیمزایکەن نەک تەنها دوو حیزب و هاو هەڵویست بین و بەیەکەوە بین بەرامبەر ئێران بەرامبەر تورکیا بەرامبەر ئەمریکا بەرامبەر ئەوروپا بەرامبەر بەغاش نەک تەنها بەغا یعنی هەموو لایەنەکان ئێمە هەڵویست هەبێ لە بینە هەڵویستیا بەش بتوان بەعزێ لە کێشە ناوخۆیەکانی چارەسەر بکەن نمونە دەستوری هەرێم ئایا هەموارە کرێ ئایا خرێتە ڕێفەراندەم ئایا گەڕێتەوە پەرلەمان ئەمە دوسێ ساڵە ئەو کێشەیە ئێمە دەستوری هەرێم گەورترین دەستکەوتە کە هەرێم دەستی کەوتووە هەرێمەکەی تۆ دەستوریە بێ بەڵام 3 ساڵە وابزام یا 2 یا 3 ئیمزاش کراوە لە ئەنسەرۆکێری نایخەنە ڕێفەراندەم نایگەڕنەوە بۆ پەرلەمان نایگەڕنەوە بۆ متبەخێکی بچوو کە حیزبە سیاسەکان بۆی هەمواری بکەن ئەمە لە کیسمان چوو بڵێ لەو کۆبوونەوانێ بەس لەم مەسەلانە ناکەن کۆبوونەوانە زیاتر هەر بۆ مەسەلەی بەغایە جار باسی ژەکرێ جار بازەکە لە کۆبوونەوەکانی جار باس کراوە بەڵام کە کۆبوونەوە کەنجاری وا هەیە لە پەراوێزی کۆبوونەوەکە کۆبوونەوە کرێ لە بینی مەسەن سەرۆکی هەرێم یا لە بین دوو حیزبەکە لەگەڵ ئەوانیکە
بازێ شت بازەکەن لە بەلایە نەگەڕانەوەی دەستور هەموارنەکردنەوەی یاخود نەناردنی بۆ ڕیفراندۆم چ کاریگەریەکی نێگەتیڤی دەبێت لەسەر بارودۆخی سیاسی هەرێمی کوردستان زۆر خراپە چونکە بەڕێی من دەستور دەستکەوتێکی هەرە گەورەیە ئێمە هەمانە بەپێی دەستوری عێراقەتێت و دەستور دەبێت دەستورت هەبێ هەرێم دەستۆری هەبێ ئەوە گرنگە بۆ ئێمە دەبوو زۆر بیقۆزینەوە زوو دەستورەکە دەرکەین بۆی بەپێی دەستور کاری خۆ بکەین بەڵام ئێمە دەستورەکەمان لەسەر ئارشیف داناوە لەسەر ڕەفەیە نائینەیتە ڕفێراندەم نائیگەڕیتەوە بۆ پەرلەمان بەڕێی من شتێکی هەڵەیە ئەوە ئێمە دەستکەوتێکە بەکارمان نەهێناوە بۆ سوودی خۆمان پێت باشە ئەو دەستورە بم شێوەی ئێستای بچێتە ڕفراندۆم نەخێر باشترە ئەگەر ئەوەی کە ئەڵێن من ناڵێم یەکسەر دەستورەکە بێنەوە پەرلەمان چکە دەنگی لەسەرداوە بەڵام حیزبە سیاسیەکان ئەوانەی کە ناوکۆچیانی بەیەکەوە ئەگە بتوانن دابنیشن لە دەرەوەی پەرلەمان اتفاق بکەن چکە زۆربیان ئەڵێ ئێمە موافقن لەسەر هەموارکردنەوەی ئەگەر تۆش بیستوتە دانیشن ئەو خاڵانەی کە بێسی بە هەموارەیە کە ئیتفاقی لەسەرەکەن بیکەن پاشی یەکسەر لە پەرلەمان توان دەنگی لەسەر بدەن و یەکسەر بخێتە ڕفراندەم دوانەکەوێت چونکە دەستکەوتە بۆ ئێمە نابێت لە کێس خۆمانی بدەین سەرۆکی هەرێم داوای کردووە کە مانگی ئەیلول هەڵبژاردن ببێت لە هەرێمی کوردستان پێت وایە هەڵبژاردننی داهاتوو خاریتەی سیاسی هەرێمە گۆڕێت وەڵای ئەوم پێ باشە کە سەرۆکێرم داوای کردەوە پێش هەشتی ئەیلول هەڵبژاردنەکان بن زۆر باشە بۆی لە وەختی خۆیان بێ دوانەکە زۆر قسە هەیە لەسەر دواکەوتنی ئەو ئەوێ و ناوێ بەس ئەوە باشە ئەو هەڵویستە بەڕێی من ئەمێنێتەوە سەرەوەی ئایا چ تەسیریەکە هەڵبژاردنەکان ئەوەڵان پێویستە هەڵبژاردنەکان سەربەست بن و پاک بن نەکەون نە مەشاکلی تێ نەکەوێ مەسە ئەو ئیتیهامی ئەو بکە ئیتیهامی ئەو بکە ئەم بێوێ دەنگ زیاد کە ئەو بێ دەنگ کەم کە چونکە کێشە هەیە لە هەڵبژاردن ئێستا لە عێراقا هەیە لەوە هەیە چوە ئەحسان نەکراوە سەرژمێر نەکەوێت ئەتیمال لەسەر بێتاقەی تەموینێ بێتاقەی تەموینیش قابلی گۆڕی نەتوانین دروستی کە توانین لای بێت توانین بیگۆڕی ئەوە هەیە عێراقا زیاترە لێرەش ئەکرێ هەبێت لە ئینتیخاباتی پێشوو شابووە دوو ئەمە یەکێکیان دوو هەمین بە قەنەعەتی من هەڵبژاردنەکان ئایا چۆنە ڕوە ئایا هەر حیزبە بەجیا ئابێ ئایا هەڵبژاردن دوو حیزب سێ حیزب بەیەکەوە بن ئایا جەبهەیەک لەم بەرەبێ جەبهەی لەولا ئابێ ئەو شتانە تەسیرەکان لە مەسەلەی هەڵبژاردن ململانی سیاسیش تاسی تێکا بەڵام بەگشتی هەڵبژاردن شتێکی باشە مافێکی دەستوریە مافێکی ئەو خەڵقەیە مافێکی وڵاتیە بکرێ باشە و هەر کەم و کوڕێشی تیاابێ چاکترە بکرێت لەوەی کە نەکرێت چونکە گۆڕینی یعنی دەسەڵات گۆڕینە بە شێوەیەکی دیموکراتی شتێکی باش کەواتە ینی پێت وانە کە نەخشی سیاسی هەرێم بگۆڕێت ئەو وەزعی کە هەیە هەروە بە و حەجمە ئەمێننەوە هەموو لایەنەکان یاخود گۆڕانکاریە کە ڕەنگە ڕوو بدات ڕەنگە ببێ گۆڕانکاری چوە 4 ساڵ نەکراوە ئایا حەجمەکان و خۆیان ئەمێننەوە یاننا ڕواناکەم هیچ حەجمێن 100 و خۆی بێتم چۆن گۆڕانکاری تیا بکرێ وەکو وتم شێوەی هەڵبژاردنەکانیش دەیەخە هەڵبژاردنەکانیش تەمعەن داخراو بوو جاری پێش و نازانین ئەم جارە داخراوە بێ یاخود نیوەکراوە ئەبێ یا کراوە ئەبێ بە شێوەیەک قانونەکەی هەنی بەبەسم لەبەرەوە بەلای منەوە پێویستی بەکارهێوە لە ئێستاشەوە تا ئەو ماوەی کە ئەکرێ زۆر نەماوە تقریبەن 4-5 مانگ ئایا توانن هەموو ئەو مفەوەزیە و لایەنەکانە توان هەموو شتەکان جێبەجێ بکەن تەمان ئەوەش هەیە بەڕێی من و بە قەنەعەتی خۆم هەڵبژاردن شتێکی باشە کە بکرێ بەڵام ئەبێ نەهێڵن تاسیراتی سیاسی زۆر لەسەر لە ئێستادا هەردوو حیزبی دەسەڵات یەکێتی و پارتی داوا دەکەن کە کاتی سەرۆکایەتی هەرێم ماوەکەی درێژ بکرێتەوە یاخود هەڵبژاردن هەر سەرۆکی هەرێم هەڵببژێرێتەوە یعنی ئەم داوایە لە بۆچوونی تۆ ینی بۆچی ئەم داوایە هەیە لێستادا ئەوان داوای ئەوە کە من ئیمڕۆ لەو برادرانی پارتیم پرسی لەسەر ئەوە لە کۆبنەوەکە وتیان ئێمە داوای درێژکردنەوە نەکردوای هەڵبژاردن نەکەین یانوێ جارێکی کە کاک مەسعود هەڵبژێرێتەوە یاخود سەرۆکێک هەڵبژێتەوە بە پێی ڕاستە و خۆ خەڵق هەڵی بژێرێ تەمان لایەنی تراڵێ ئەمە
لە ناگونجێ چونکە دوو دەورەیە چونکە جارێ پەرلەمان جارێمە دوو دەورە کێ ئەڵێ دەستورە خۆ دەستورمان نیێمە هیچ دەستوری نییە یاسای سەرۆکایەتی هەرێمی یاسای سەرۆکایەتی هەیەکڵی دوو دەور لەبەرەوە ئەبێ یا ئەو یاسایە بگۆڕن بە شێوەیە بڵێ دوو دەورەی هەڵبژێرراو بە هەڵبژاردن یاخود بە شێوەیەکی کە هەمواری بکەن بۆی ئەوەی کە ئەکرێ لەگەڵ یاساکە بگونجێ یاساکە گۆڕانکاری تیا بێ بۆی بگونجێ ئەگەر گۆڕانکاریان تیا کرد بڵێ دوو دەورە سەرۆکایەتی هەرێم هەڵە بژێرێ بە خەڵێ بژێرێ ئەو وەختە توانین دەورەیەکی کەم بێ ئەگەر نیانتوانی ئەوە بکەن ئەو وەختە ناکۆچی و ڕێی جیاواز پیا بێ لەسەر پێت وایە لە هەرێمی کوردستان بەدیلی سەرۆکی هەرێمی ئێستانە بێت واللهی بەڕێی من بۆچی ینی حەقا هەموو لایەنی حەقی خۆیان ینی بتوانێت خەڵق تەرشیەکان نتوانین بکەن دەتوانین دوو لایەن سێ لایەن لەسەر شخصی ئیتفاق بکەن دیموکراتی تر ئەگەر چەند کەسێک هەبن وەکو کاندید بن بۆ ئیشەکە باشترە و هەر کامیان دەرچێ باشتر وەگە سەرۆکی هەرێمیش دەرچێ بەڵام خەڵقی تریشە بێ کە بەرامبەری بوو بێ شتێکی وادە ئەوە بۆ ئەویش بەهێزترا لێرەمە انتخاباتی دیموکراتیە نەک تا یەک شخص بەڕێی من چەند کاندید هەبێ و ئەو وختە کامیان میلەت زیاتر دەنگی بۆدا دەرچن و ئەوە بۆ شخصی سەرۆکی هەرێمیش باشتر حتا ئەگەر کە هەڵیش بژارداوە ئەڵێ بابە انتخاباتێ بوو کاندیدی تریشە بوو بەس خەڵق ڕێی بۆ ئەمدا بەڵام ئەگە هەر خۆی بێ ئەو وەختە انتخاباتەکە زۆر هین نابێ و ئەویش پێخۆش نییە تەنها خۆی بێ بەڕێی من حەزەکا بە هەڵبژێرا وەکو جاری پێشوو مەسەن کە هەڵبژێرا لەبەرەوە ئەوە چاکترە کاندید هەبن و خەڵقیش بتوانێ ئازاد بێ ڕێیان بۆ بدە ئەمێکی ئێستا باسەکرێت ئەڵێ بەدیلی کاک مەسعود نییە بەدیلێک نییە کە یەکێکی کە ببێتە سەرۆکی هەرێم لەو زیاتر پێت وایە ئەمە هەڵەیەکی استراتیژی سیاسی کوردە یاخود ئەمە تەبیعەتێکی ئەم مەسەرکردە سیاسیانەی ڕۆژهەڵاتی ناوەڕاستە کە تەنها یەک کەس ئەتوانێ حکمی وڵات بکە خۆی ئەمەیە کە من گوێم لێ بوو دوێنێ یا پێرێ لە یەکێتی باسی ئەمەیان کرد بەس من وای تێ نەگەیشتم ئەوان ئەڵێ ئێمە کاندیدمان نییە بۆ سەرۆکایەتی هەرێم یانمە مەعنا کاندیدی یەکێتیش بۆ سەرۆکایەتی هەرێم کاک مەسعودە وا تێگەیشتم من نەکەرەوەی بەڵام ئۆپۆزیسیۆن چونە کاندید و شتیان هەبێ بەڕێی من لەبەرەوە ئەوە ممکنە بەو شێوەیە وەرگیرا بێم نازانم من وای تێگەیشتم کە ئەڵێ ئێمە کاندیدمان ئێمە کاندیدێ بۆچی چوە وەختەوە ئیتفاقیان کردووە سەرۆکی هەرێم ئەم بێ و سەرە کۆمار مام جەلال بێ چۆن پارتی ژەڵێ ئێمەش بۆ سەرە کۆمار کاندیدمان نییە هەرە بێ یەکێتی بۆ یەکێتی ئەویش بۆ پارتی لەو معنایەوە تەماشایەکەن وابزانم وەکو وای من تێگەشتم پرسی مەسەلەی چاکسازی ئەو یاسایانەی کە ڕەهەندی نیشتیمانیان هەیە بگەڕێتەوە بۆ پەرلەمان و هەموار بکرێت ئەمانە پرسێکن کە زۆر ئۆپۆزیسیۆن باسیەکە لە هەرێمی کوردستان یعنی وەک چاودێرێک وەک سیاسەتمەدارێک کە چاودێری وەزعی هەرێمی کوردستان بکەیت پێت وایە هیچ هەنگاوێک نراوە بۆ ئەم مەسەلانە یاخود تا ئێستا پرسی چاکسازی پشتگوێ خراوە وڵی من ڕێی من هەنگام نەدراوە بەداخەوە من حتا لە ناو کۆبوونەوەکانی کە ئێمە ئێستێکێن بۆ علاقی ئێمە بەغا لە کۆبوونەوەی دووهەم نەک سێهەم چکەمە چوارەم بۆ ئیمڕۆ لە کۆبوونی دووهەم باس کرا دیسان ئۆپۆزیسیۆن تەرحان کرد و دەسەڵات وەڵامی دانەوە و سەرۆکی هەرێم وڵات من جۆرە گرژێکی ناو کۆبوونەوەکە دروست کرد من تەرحەم کردوتم بابە ئەم قەزیەوە 3 ساڵە هەیە هەموو باسیەکەن یا بیکەن یا مەیکەن دانیشن کۆمیتە دروستکان لوژنە دروستکان 4 کەس لەمبەر 4 کەس لەوبەر دانیشن یەکەیەکە باسییان کەن کامەیە ڕەهەندی نیشتیمانی هەیە کامە دەستورە چی بکرێت چی نەکرێت چاکسازی چییە یا ئیتیفاق بکەن بیکەن یا بڵێن ئەمە ئەکرێ و ئەمە ناکرێت ساغیکەنەوە چونکە هەموو جارێ لە هەموو کۆبوونەوەیکە ئەمەیەتەوە پێش هەموو جارێ لە هەموو هەڵسەنگانێکە ئەمەیەتەوە پێش من باسم کرد و فعلەن وا بریاردرا کە خۆیان لابەلا دابنیشن یعنی ئەوانی پەرلەمان ئەوانی حیزبەکان ئەوانی ئۆپۆزیسیۆن و خەریکی ئەمە بن و هەوڵێک حەلیش بۆ بدۆزنەوە ئیتر ئەم دوو کۆبوونەوە خێر باز نەکراوە مۆزوع دیارە لابەلا خەریکین خۆیان خەریکی ئەمە و شتێکی باشی ژەبێت چەند زووتر ساغی کەنەوە چاکترە بە هەر شێوەیە بێت چونکە نابێ هەموو جارێ
بێتەوە کایە هەموو جارێ باس بکرێتەوە ئێستا ئینتخاباتی ئایندەکە بوو ممکن لە حملەی ئینتخابی ئەو شتانە لە هەموو زیاتر باس بکرێت ئەوە باش نییە بۆ وەزعی کۆمەلگا ئێمە هەر بمێنێتەوە بێ چارەسەر و هەر یەکە شتێ بڵێ و دژایەتی یەکتر بکەن لەسەری شتێکی خراپە کێ ئەتوانی ئەو چاکسازیە بکات لە هەرێم وەڵا بەڕێی من نەتوانیان دەسەڵە بەڕێی من ئەگەر بەیەکەوە هاوکار بن ڕەنگە باشتر بێ بەستەمان ئۆپۆزیسیۆن ڕێیەکی ئەڵێمە چاوەڕوانەکەی چاکسازی ئەوان بیکەن دەسەڵاتی ژەڵێ باشە ئێمە یەک حکوومەت دروست دەکەین وەرن ئێوەش هەموو بەیەکەوە بەڵام ئەوانی ژەڵێن هەمووی چەند مانگی مام حکوومەتە بۆ لە ئاخر سێ مانگە من داخڵ بم داخڵ نابم لەبەرەوە ڕەنگە ئەگەر هەڵبژاردن ببێ و پاش هەڵبژاردنە بە ئیتفاق حکوومەتێ دروست بێ حکوومەتەکە هەموو بەیەکەوە بن و لەسەر بەرنامێکی ساسازی ئیتفاق بکەن بە هەموو بەیەکەوە جێبەجێکە بەڵام ئێستا لەم وەختە ئەوە ناکرێت چونکە ئێستا تقریبا ئێمەکەوینە ناو خۆناغی هەڵبژاردن لەو خۆناغەشە ئەو شتانە ئاسان نییە بکرێ بەڕاستی و حتا لەسەر بەرنمەکەش جیاوازی هەیە ممکن دەسەڵات ڕێیەکی لەسەر چاکسازی بەرنمەیەکێ بەڵام ئۆپۆزیسیۆن بەرنمەیەکی تری هەیە کە داویەتی بەدەسەڵات ڕەنگە ناکۆچی هەبێت لەسەر کام بەرنامە چۆن بکرێت ئۆپۆزیسیۆن بەرنامە بۆ دەسەڵاتدانێت چۆن وڵات بەڕێوە بات یاخود دەبێت چاوەڕێ بکات تا خۆی وڵات پێشنیاریان کردووە بەڵام بەڕێی من ئۆپۆزیسیۆنیش خۆی ئەتوانێت بەرنامەی خۆی هەبێ بۆەوەی ئەگەر هاتە سەرکار بڵێ من ئەمە جێبەجێەکەم ئۆپۆزیسیۆن نابێ هەر ڕەخنە بگرێ و دژ بێ و هین بێ ئەوانە ئەبێ بەرنمەیەکی هەبێ بڵێ مەسەوەکو چۆنە حکوومەتی سێبەر بەرنمەیەکی هەبێ بڵێ ئێمە ئەگەر هاتیان سەرکار ئەمە خوتەی ئێمە 1 و 2 3 و 4 وانە ئەگەر هاتە سەرکار جێبەجێ بکە بەڵام پێشەوەی بێتە سەرکار حەقی هەیە ڕەخنە بگرێ حەقی هەیە پێشنیار بەرنامە پێشنیار بکە بەرنمەیە بۆ چاکسازی بەرنمەیە بۆ شتی تر ئەوە پێشنیاری بکە بۆی بەعتیبار دەسەڵات مەسوول ئەوان بیکەن وەگە دەسەڵات نەیکرد دەتوانێت ڕەخنەی خۆی بگرێ بەڵام هەوڵ بن ڕەخنەگرتن نەبێتە دوژمنایەتی و دژایەتی یەکتر بەڵێگەر بگەڕێنەوە سەر کێشەکانی هەرێم و بەغداد پێت وایە کە لە کاتی سەرقاڵبوونی پلانە سیاسیەکانی عێراق بە هەڵبژاردنەکانی ئەنجومەنی پارێزگاکان ئێستا کات لەبارە بۆ ئەوەی کە هەرێمی کوردستان وەفتێک بنێرێت بۆ ئەوەی کێشەکان چارەسەر بکرێ وا بریار درراوە بەڵام من خۆم شخصی یعنی من ڕێیم وایە ئەگەر چی لەگە ئەو بریارەی کە دراوە ئێمە هەموو بریارمان داوە بەڵام ڕێیم وایە ڕەنگە تا 24 زۆر ئاسان نەبێ هیچ چارەسەر بکرێت چونکە هەموو مەشغوڵی هەڵبژاردنن ڕەنگە لەم وەختە فکریان هەمووی لا ئەو بێت چەند دەنگێنێ و چۆنە بێ و جادەکەی خۆی چۆن کەسب بکە و هەڵق چۆن کەس بکە ململانێ ڕەنگە ئەم 12 ڕۆژە زۆر شت نەکرێ ینی بە قەنەعەتی خۆم ینی گفتوگۆ با بکرێ بەڵام ڕواناکەم ئەنجامی زۆر هەبێت زۆر جار کلەی ئەوە لە نوێنەرانی کورد لە بەغدا دەکەن کە بە تەنگ کێشەکانەوە بە سستی دەچن زۆر لاوازن لە چارەسەرکردنی کێشەکانە چارەسەر نەکردنی کێشەکان عاملی دەرەکیە یاخۆت کورد ئەوەی پێکرێ لەوە زیاتر ناتوانێت کێشە چارەسەر بکە لەگەڵ بەغدا وڵای بەڕێی من عاملی دەرەکی دەوری هەر ئەساسی نییە عکسەوە عاملی ناوخۆ زیاتر دەوری هەیە من کۆنی ژووتومە ئێمە پێگەمان لە بەغا لاواز بووە لاوازتر بووە جگەلەوەی کە ترازوی هێز کۆن مەسەن 2005 کە دەستور نووسا ترازوی هێز زیاتر بە لە ئێمە بوو ئێستا عینی ترازوی هێز نەماوە بەڵام خۆشمان کە ئێستا لە بەغا هەین وەزیر و پەرلەمانتار زۆر ئاگایان لە یەکتر نییە ئەوانەی بەغا و هەرێم زۆر ئاگایان لە یەکتر نییە هەماهەنگیش کەمە ئەوە خۆی لە خۆیە کەم تەرخەمی و خوێن ساردی و ینی کەمبوونی هەماهەنگی لە بینی ئەم لایەنانە هەمووی ڕۆڵی دیوە لەوەی کە ئێمە نەتوانی وەکو پێویستە ڕۆڵی خۆمان دەمانتوانین زیاتر ڕۆڵ ببینین و هەروەها وەکو وتم مەسەن کە کێشەتێ لەگەڵ بەغا شەر نییە 4-5 ساڵ دوای بخەی اینجا هەڵووی زۆرگیری دەتوانی 2 ساڵ لەمە پێش ئەمەی کە ئێساییکەی بیکەی بۆی زیاتر تاچیری هەبێت زۆر سپاس دەکەم سوپاسی ئامادەبوون دەکەم لە سۆلەکانمان لە هەولێر ئازیزان تا چاو پێکەوتنێکی دیکە هەر شاد بن خواتان لەگەڵ